بۆ ڕای گشتی ڕاگەێنین ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان دژی ئەو دەست بەسەرکردنەی سێیەک لە ژنانی ئەندامانی ڕێکخراوەکەمانین کە بۆ بەشداریکردن لە ساڵیادی داگیرکردنی شنگال لەلایەن هێزی داگیرکەری ڕەشی داعشەوە بۆ ساڵیادە بەشداریان کردووە وەک هەر هاوڵاتیەک وەکو ئەندامانی ڕێکخراوەکەشمان و لە کاتی گەڕانەوەیان لە ڕێگەی بازگەکان کەڵک دەستیان بەسەرا گیراوە و هەتا ئێستا هیچ ڕوونکردنەوەیکی ئەو تویان نەداوە. ئێمە ئەمانەوەی بۆ ڕای گشتی ڕابگەێنین کە یەک ڕێکخراوەکەمان فەرمیەتی هەیە هەم لە حکومەتی هەرێمی کوردستان هەم لە حکومەتی عێراقی دوو وەکو ڕێکخراوێکی ژنان کارمان کردووە لە مەیدانی کوردستاندا و لە بواری کۆمەڵایەتی و هیچ بانگراوندێکی سیاسی ئەو تۆ لە دوامانە نیە. بۆیە داواکارین کەوا هەم لەلایەن پارتی دیموکراتی کوردستان ڕوونکردنەوە ئەو بدرێ بۆچی ئەم ئەندامانی ئێمە گیراوە لە کاتێکە ئەوان بۆ کارێکی نەتەوایەتی بەشدار بوونە کە ساڵیادی داگیرکردنی شنگال بووە کە ئەمە دەبوو بە هەمومانەوە ئامادە بووینایە لەو ساڵیادە و لەو داگیرکاریە و لەو ڕەشەکوژەیە کە بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستان شنگالیەکان کراوە. بۆیە داواکارین کە بە زووترین کات وەڵامێکمان پێ بدرێ و ئەندامانمان ئازاد بکرێ چونکە هەر یەکە لەوانە یەکەم ئەندامی ڕێکخراوەکەمان دوو هاوڵاتی باشووری کوردستانن و لە هەمان کاتە جوانیان دایکن کە خاوەنی چەندی مناڵن لە ئێستادا مناڵەکانیان تووشی هۆکاری حاڵەتێکی دەرونی ئەوە هاتوون چونکە بەڕاستی نەبوونی دایک کێشە دروست ئەکا و ئێمەش بۆیە لەسەر ئەو خاڵە سوورین و داواکارین بە زووترین کات وەڵامیان هەبێت و ئەندامەکانمان ئازاد کرێ ئەگەرنا ڕەنگە ئێمەش وەکو ڕێکخراوێکی دیکە ژنان بەرامبەر بەم بێدەنگکردنەوەی دەنگی ئازاد و ئەو تونوتی ژیانی کە بەرامبەر بە ژنانەکرێتەوە جارێکە ڕوتێکی کە و دەنگێکی کە هەڵببڕین.